دکتر مندەڤڵ ئایا ئێوە پێتان وایە کە ئێران مافیۆی هەیە لە ژێر کۆنڤانسیۆنە نێودەوڵەتیەکاندا کە بتوانێت هاتوچۆی لە تەنگەی هۆرموزدا بخات یان سنوورداری بکاتەوە بەتایبەت کە باسی ترانزیت پاسێج ئەکرێت؟ بەڵێ یاسای زاڵی نێودەوڵەتی کە لێرەدا ئیشی پێدەکرێت بریتە لە ڕێکەوتنامەی نەتۆ یەکگرتووەکان لەسەر یاسای دەریا کە لە ناویدا بڕگەیەکی تایبەت هەیە بە ناوی مافی تێپەڕینی ئاشتیانە. ئەم بڕگەیە دەڵێت هەر بەشێک لە دەریاکان هەر تەنگەیەک وەک تەنگەی هورمز کە بەشێکی زۆری ڕێڕەوی دەریایی نێودەوڵەتی تێدا دەگوازرێتەوە دەبێت کراوە بێت بۆ تێپەڕینی ئازاد و بێبەربەست، تەنانەت ئەگەر ئەو ئاوەیان دەریایە لە ناو ئەو ئاوانەش دابێت کە دەکەونە ژێر سەروەری وڵاتێکی دیاریکراو. بەڵام ئەوەی لێرەدا باسەکە ئاڵۆز دەکات ئەوەیە کە ئێران لە ساڵی 1982 ڕێکەوتنامەکەی واژۆ کرد، بەڵام پەرلەمانەکەی هەرگیز ڕەزامەندی لەسەر نەدا. ئەمەش بە واتای ئەوە دێت بە شێوەیەکی تەکنیکی ئێران پابەند نییە بە ڕێکەوتنەکەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر وڵاتەن لەوانش ئەمریکا کە ڕێکەوتنەکەیان واژۆ کردووە بەڵام هەرگیز لە پەرلەمانەکەیان پەسەندیان نەکردووە. سەرەڕای ئەوەش ڕۆژانە بە شێوەیەکی کردداری پابەندی دەبن و بڕگەکانی وەک بەشێک لە یاسای نەریت بەڕێوە دەبن. پێت وایە وڵاتانی جیهانی چۆن وەڵامی ئەو بابەتە دەدەنەوە؟ ئایا پێت وایە کە ئەوە لەلایەن ئێرانەوە هێڵی سووری کۆمەڵگای جیهانی دەرباس کراوە؟ بەڵێ، ئەم ڕێکەوتنامەی کە ئێستا باسمان لێوەی کرد تاکە دەسەڵاتی یاسایی پەیوەندیدار نییە لێرەدا. چەندین ئامرازی یاسایی نێودەوڵەتی تریش هەن کە پەیوەندیان بەم بابەتەوە هەیە و ئەپڕژێنە سەر پرسیاری ئەوەی کە لە چ بارودۆخێکدا وڵاتێک ڕێگەی پێ بدرێت بۆ مەبەستی جەنگی ئابووری دەریایەکدا بخات. بۆ نمونە شتێک هەیە بە ناوی دەستنووسی سان ڕێمۆ کە لە ساڵی 1994 بڵاوکراوەتەوە. ئەم دەستنووسە دەڵێت کە داخستنی دەریایی بۆ وڵاتێک ڕێگە پێدراوە، بەڵام پێویستە هەموو کەشتەکان بە یەکسانی مامەڵەیان لەگەڵدا بکرێت. ئێمە پێشتر بە ڕاشکاوی لە قسەکانی ئێران بیستومانە کە داخستنەکە لە تەنگەی هورموز بۆ هەموو لایەک نییە و وەک خۆیان دەڵێن ڕێگە بە کەشتی هاوپەیمانەکانیان دەدەن کە تێبپەڕن. بەم شێوەیە ئێران بە دڵنیاییەوە پێشێلکاری بڕگەکانی ئەم دەستنووسە دەکات. لەوانەیە ئێران بەناوی بەرگری لە خۆکردن ئەم کردەوانە باس بکات. بەڵام بۆ ئەوەی بیانووی بەرگریکردن لە سەروەری خۆی بەکاربهێنێت، ئێران دەبێت بتوانێت بەڵگە بهێنێتەوە کە ئەو کەشتیانەی تێدەپەڕن مەترسیەکی ڕاستەوخۆ و دەستبەجێ بۆ ئاسایشی وڵاتەکە دروست دەکەن. ئەمەش بەڵگەیەکی زۆر قورسە بۆ ئەوان کە بۆیان جێبەجێ نابێت. بە بۆچوونی من ئەمریکا و ئەو وڵاتانەی لەگەڵی هاوپەیمانن لە بواری بەرژەوەندی ئابووریان بە تەواوەتی ڕاستن کاتێک دەڵێن ئەو هەنگاوانەی ئێران ئێستا دەیانگرێتە بەر پێشێلکاریەکی گەورەن بۆ هەموو بڕگە یاساییە نێودەوڵەتیە پەیوەندیدارەکان. وەزیری دەرەوەی بەریتانیا ڕایگەیاندووە کە ئەمە بە بارمتەگرتنی ئابووری جیهانیە. ئایا جنابیشت پێت وایە کە ئەمە سزادانێکی بە کۆمەڵە کە لەلایەن ئێرانەوە سەپێتە سەر کۆمەڵگای نێودەوڵەتی؟ بەڵێ، پێم وایە ئێران دەیەوێت بڵێت کە تەنانەت ئەگەر کردەوەکانی لە تەنگەی هۆرموز پێشێلکاری یاسای نێودەوڵەتی بێن، ئەم پێشێلکاریەی خۆی لە چوارچێوەی پێشێلکاریەکی زۆر گەورەتر و بنەڕەتی تر لە یاسای نێودەوڵەتیدایە کە بریتە لە هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران کە بە وتەی ئێران بە دڵنیاییەوە هێرشێکی نایاساییە لەژێر یاسای نێودەوڵەتیدا. ئەوەی ئێران ئێستا دەیکات بە بۆچوونی من نمونەیەکی کلاسیکیە لەو شەڕی پێدەوترێت شەڕی ناهاوسەنگ. ئێران دەزانێت کە توانای ئەوەی نییە زیانێکی سەربازی گەورە بە ئەمریکایان بەرژەوەندەکانی لە ناوچەکەدا بگەێنێت بەهۆی بەهێزی سەربازی زاڵی ئیسرائیل و ئەمریکاوە، بۆیە پێویستی بە بەکارهێنانی ئامراز و چەکێک هەیە کە لە دەستیدایە. ئەوان دەزانن کە باشترین ڕێگە بۆ دروستکردنی چێچوو نرخێک بۆ ئەمریکا و هەروەها بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی بریتە لە بەکارهێنانی کارتی نەوت و مەترسی دروستکردن لەسەر بازاڕەکانی وزەی نێودەوڵەتی. چونکە پێیان وایە کە ئەمریکا تەنها دەتوانێت بۆ ماوەیەک بەرگەی ئازاری بەرزبوونەوەی نرخی نەوت بگرێت و لە کۆتاییدا هاوپەیمانە ئابووریەکانی ئەمریکا لە سەرانسەری جیهان کە پشکیان لەم نەوتەدا هەیە بە تێپەڕبوونی کاتفشارێکی زیاتر دەخەنە سەر ئەمریکا بۆ دۆزینەوەی ڕێگەیەک بۆ دەرچوون لەم جەنگە. بەڵام پێت وایە ئایا ئەو ئارگومنتەی ئێران ئەو باسەی ئێران کە ئەیکات
کە بارودۆخێکی نایاسایی لە ئارادایە ئەتوانێ بنەمایەکی یاسایی بێت بۆ ئەوەی کە خۆی دەست بدات بە کارێکی نایاساییتر؟ جارێکی تر هەمیشە بنەمایەکی یاسایی هەیە کە دەڵێت دوو هەڵا ڕاستیەک پێک ناهێنن، واتە تەنانەت ئەگەر ئەمریکا و ئێرانیش پێشێلکاری یاسای نێودەوڵەتیان کردبێت بە هێرشکردنە سەر ئێران، ئەمە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ڕێگە ناداتە ئێران کە خۆی کردەوەی نایاسایی ئەنجام بدات سەبارەت بە داخستنی تەنگەی هورموز. بەڵام ئەو پێگەیەی کە ئێران لە ڕووی یاساییەوە لەسەری وەستاوە بە هیچ شێوەیەک لەسەر بنەمایەکی پتە نییە و ئەوەیە کە دەیەوێت بڵێت داخستنی تەنگەی هورموز کردەوەیەکە بۆ وەرگریکردن لە خۆی. جارێکی تر ئەو کەشتیانە بە تایبەتی کەشتەکانی نەوت کە بە شێوەیەکی یاسایی لە تەنگەی هورموزدا تێدەپەڕن کەشتی سەربازی نین و هیچ جۆرە مەترسیەک بۆ سەر ئێران دروست ناکەن. بۆیە ئێران بەڕاستی هیچ بنەمایەکی نییە کە بەم شێوەیە بانگەشە بکات کە ئەم داخستنە کردەوەیەکی بەرگریە لە وەڵامی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیلدا. Thank you so much. زۆر سپاس پرۆفسەر ماندەڤێڵ.